سڵاوی دووبارەتان پێشکەش بێت. هاتینەوە خزمەتتان بۆ ڕۆماڵکردنی گزارش و راپۆرتەکانی اعتراضات و ناڕزایەتیەکانی ئێران و کوردستان. پێش لەوەی بچینە سەر بابەتی بەرنامەکە، بابەتی ئەسڵی، چەند پەیاممان بۆ هاتووە کە ئاگادارتان ئەکەینەوە. یەکێکیان لە کرماشاوە. لە کرماشا پەیامێکمان بۆ هاتوواڵێ ئەوزاعی شار بە شدەت ئاڵۆزە. خەڵک لە سەر چوارڕای نەوبەهار تا چوارڕای 30 متری دەستی بە ناڕەزایەتی کردووە. لە ساڵەکانی 96 و هاوشێوەی ساڵەکانی 96 و 98 ڕژیم بە هەموو هێز و توانای خۆیەوە لە بەرامبەر خەڵک وەساوە، لە گازی ئەشکاوەر و فرمێسڕێژ و تیرەندازی هەوایی و ماشینی زرێهی و یەگانی ویژە لەم ناوچەیە پڕە و یەگانی تایبەت بە لیباس شەخسیەکان و بەسیجیەکانیشیان تیا تێکەڵە. خەڵک شعاری مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر خامنەیی ژن ژیان ئازادی سەردەن. 1 سەعات زیاترە کە ئێترازات دەستی پێکردووە. خەڵک هیچ ترسێکی نییە. تیرەندازی ڕوو لە خەڵک دەستی پێکردووە. بیمارستانی تاڵەقانی کرماشان پڕە لە بریندار. ئۆرژانسی بیمارستان چیتر جوابگۆی بریندارەکان نییە. ئەمە هەواڵێک بوو کە لە کرماشانەوە بەدەستێمە گەیشت بوو. تیرەندازی لە خەڵک کراوە، بریندارێکی زۆر ڕژاوەتە ناو سەرشەقام، زۆربەیان گواستراونەتەوە بۆ بیمارستانی تاڵەقانی و بیمارستانی تاڵەقانی پڕ بووە لە بریندار. شارەکانی تری ئێرانیش خرۆشاون. سنە، تاران، ئەردەبیل، شیراز، قەزوێن، قۆم، کرمان، مەشهەد، سەبزەوار، ساری، ئیسفەهان، خوڕەماباد، هەموو ئەو شارانە ئێستا عێراق، ئەوانەی کە پێشتر وێڕای هاوڕەکانی بۆمان باسکردن، هەمووی خرۆشاون و خەڵک لەسەر شەقامە مەرگ بەر دیکتاتۆر، مەرگ بەر نظامی کۆماری ئیسلامی سەردەن. لە یەز دەستی پێکردووە. دانشگای سەنعەتی ئیسفەهان دەستی پێکردووە. ئێترازات بەردەوامە. ئێمە لەم بەشە لە بەرنامەدا میوانێکی خۆشەویستمان هێناوەتە سەرهێڵ، هیوادارم گوێ لە دەنگمان بێت. کاک ئەحمەدی بازگری خۆشەویست، ئەگەر گوێ لە دەنگمانام کاتت باش. باش عزیز، سپاست دەکەم بەڕێ جۆن لە دەنگتانەوە، جۆم لەو خەبەرانەش بکە خوێنتەوە ئێستا هەر بژین. بژیت کاک ئەحمەدیان، زۆر سپاس بۆی کە بەشدار بوویت. ئاگاداری ناڕزایەتیەکان و ئاعترازاتی جەماوەری خەڵک لە ئێران و لە کوردستان هەیت. هەڵسەنگاندن بۆ ئەم وەزعیەتە چییە کاک ئەحمەد؟ فەرموو. ئاگادار هەم بەڵێ هەر وەک تۆ باست کردووی لێرەکانش لە ئوروپاش کە ساڵانیشی زۆر هەر بێدەنگن لە بەرابەر یان هیچ خەبەرێکی ئەو ئاعترازاتەی کە پێشتر بووە لە ئێران و لە کوردستان کەم وایە بیجارنەوە بۆ خەڵگان ئەنعکاسی هەبێ. ئەم سەفەرە بە پێچەوانەی زارەکانی پێشوو لێرەش باسی دەکرێت. یعنی من ئێستێکە لە سەرکاردایەتمەوە لە ڕادیۆی ڕسمی سوێدەوە گوێم لێبوو کە حتا باسیەوەی کرد کە خامنەیی کەسێکی تایبەتی خۆی وەک نمایندەی خۆی ناردووە بۆ لای خانەوادەی ژینە، هەم داوای معزرەتیان لێ بکات و هەم بژڵێ کە بۆ دوای پەروەردەکەیەوە دەبنەوە کەسانی کە تاوانبارن لەو ڕابردەدا بە مجازاتیان دەگەێنێت. ئەمە خەبەری ڕادیۆی سوێد بوو کەم لێرە گوێم لێبوو. چەندە ڕاستەیان چەندە وایە ئیترەوە ئەوە نازانم، بەڵام ئەوەی مهمە ئێستا ئوروپا و ڕادیۆیەکان و تەلەڤیزیۆنەکان و بەگشتی مێدیای ئوروپاش خەریکە لەم وەزعیەتە خەبەر دەجۆزێتەوە بۆ نێو وڵاتی ئوروپا. ئەم لەو بابەتەوە ئەم شتە زۆر شتێکی تازەیە کە بە نەوعێک نیشانەدا کە ئوروپاش بە زۆرێک لە زۆران ڕەنگە هیوای وردە وردە خەریکە بە جمهوری ئیسلامی کەم دەبێتەوە کە هەروە بمێنێتەوە هەروە هەتا ئەو ساڵانە هەر پشتیوانیان لێکردەوە یان حدێقل بێدەنگ بوون لە بەرابەر ئەم هەموو جنایەتە کە دەرحەق بە بەشەر ئەم حکوومەتە کەسیفە دەیکات. ئەمە بەڵام ئەو دەورەیە لە ئاعترازان شتێکی دیکەی تازەشی تێدا بە بڕوای منەوەیژەوەیە کە جاران کە لە کوردستان خڕۆشان دەبوو خەڵک دەهاتە سەرجادە اعتسابی عمومی دەکرایان بەنەوەی ناڕەزایەتی مەدەنەی هەبوو لە دەرەوەی کوردستان لە باخێران کەم وا بووە دەنگ بێن لەسەری یان پشتیوانی لێ بکەن.
ئەم سەفەرە واوێ دەچێت کە لە شارەکانی دیکەی ئێرانیش ئەمە دەنجی داوەتەوە بەهانەکەش یان دلیلەکەش بۆ هەڵقوڵینی ئەم هەموو نفرەتە لە جمهوری ئیسلامی مەرجی ناجوان مێرانە و بێڕەحمانە و دڕندانەی ژینا بوو کە ئەمانە شێوێکی زۆر زۆر وەحشی کوشتیان ئەمە نەکاسەکەی لە ئێراندا بڵاو بۆتەوە خودی خەبەرەکە بەڵام خەڵک دەمێکە قینێکی پوانک خواردووی هەیە لە دەرونی خۆیدا هەم لە ئێران هەم لە کوردستان ئێستا خۆشبەختانە دڵم وە دەنگ هاتوونەوەندە ئینسان دەبیستێت لە ڕۆژنامەکانی دیکەیان لە خەبەرانێکە لەسەر فەیسبوک و مێدیای عمومی ئینساندایان بینێت لە ئێرانی شەوە دەنگ هاتوون بەڵام خڕۆشی ئەسڵی دەتوانم بڵم خۆشبەختانەیان بەداخەوە ئێستش هەر لە کوردستانە ئەمە هەم ئومێدێک دەدات کە خەڵک هاتوۆتە خەیابان و ئاعتراز دەکات هەم ناومێدێشی دەدات کە جمهوری ئیسلامی بۆ کوشتنی خەڵکی سەرشەقامی کوردستان قەت دەستی ڕانەگرتووە زۆر نیگرانی ئەوەم کە ئەم جارەش هەمامێکی خوێن وەڕێبخا و هیوادارم کە خەڵکی ئێران ئەم جارە لەسەر کوردستان و عەلەیهی جمهوری ئیسلامی بێنە جواب و کارێک بکرێت ئەم حکوومەتە زۆر دەمێکە دەبووە لەسەر کار نەمێنێت زۆر دەمێکە عمری تەواو بووە زۆر دەمێکە بە شمشیر و بە گولە و بە چەک خۆی ڕاگرتووە ئیدی ئەوە چەند ساڵە گیانی هەموو عالەماتۆتە عەزاب هیوادارم دێمە دووە نوختەی ئەم حکوومەتە کەسیفە بێت کاک ئەحمەد باست لە ئەفکاری عمومی لە رادیۆکان و مێدیاکان کرد باست لەوە کرد کە گوایە لە یەکێک لە رادیۆکانی سوێت بڵاو بۆتەوە کە خامنەی نوێنەری خۆی پێشتریش ئەمە بوو گوایە ڕئیسی تەلەفۆنی کردووە بۆ خۆی ڕێزجمهور بۆ بنەماڵەی ئەمینی و باوکی ژینا کاگەم جەد و داوایان لە خەڵک کرەوە لە ڕێگەی ئیمام جومعەوە کە داوا بکەن لە خەڵک کە هێور ببنەوە و ئارام ببنەوە ڕێزجمهوری وەزیری دەرەوەی ئیتالیاش بە شێوەیەک ئەم جەنایەتەی مەحکوم کردبوو لە سازمانی ملل ئیتحادیە ئەوروپا چۆن بوو تایبەتمەندی ئەم دەورە کە ئاوا ئەم جەنایەتە خۆ کۆماری ئیسلامیش یەکەم جەنایەتی نەبوو چۆن بوو ئاوا ڕنگدانەوەشی ڕوو لە دەرەوەدا بە نظری جەنابەت دەروام دەڵم لێکی لە رادیۆکانی سوێدەوە نەبوو لە رادیۆی ڕسمی سوێدەوە بوو بۆیە من جێڕامەوە کە ئەم رادیۆی کەم خبری جێراوە خبری ڕسمی رادیۆی سوێد بوو کە لەو لە حازۆ ئەهمیەتی هەیە بۆ ئەوان وا دەکەن ئەوە پێویستی بە لێکۆڵینەوەیەک هەیە کە ئەوروپا و ڕێوە خەریکە خاترجەم دەبێت و حکوومەتە نامێنێت کە خەڵکی تر نان هەوێت کە احتمالان بڕوخێت لێسرا ڕێ بکێتەوە بۆ سپینەی خۆیان بۆ معاملەیەک من زۆر دڵم بە وڵاتانی دەرەوەی ئێران و ئوروپا خۆش نییە حقیقەتەکە دەوێت و ئینسان دەتوانێت وەک شارومەندگان کەسێکی کورد یان کەسێکی کە لە ئێران دەژی زۆر تووڕە بێت لەم دنیای دەرەوە کە ساڵها ئەم حکوومەتە کەسیفە زیدی ئینسانە بەدەست مەزموعەیەک مەلای خەواڵووی ڕیشنی بێمەعناوە ئەم خەڵکە سەرکوت دەکرێوانە هەر لێ بێ دەنگن هەموو کێشەکان لەگەڵ ئێران لەسەر بۆمبی ئەتۆمی و بۆمبی هەستەی ئەوە بووە خەت باسی حقوقی بەشەر و مافە ئینسانیەکان نەکراوە ئەم دەورە خەریکە ئەوە دەکەن ئەویش دەوەیە کە خودی ئوروپاش خەریکە شلۆغ بووە ئێستا شەڕی ئۆکراینیش دوای مەسەلەی کۆرۆنا هیچ دنیای شارۆمەندانی خەڵکی ئوروپاشی لە خۆشی خلاص کردو بە نەوعێکی پێم وان بە دنیا خەریکەوایە دی نەوعێکی دیکە دەبێت ئێوجا خەڵک و حکوومەتەکانن دەبنە بەرەو ڕووی یەکتر دەبنەوە هیوادارم وابێت ئەمانە لێکدانەوەن بەڵام ئەم دەورە لە ئێران ئەوەی کە خۆشی دەدا لە دڵی ئێمەماناندا کە دوورین لە قەزیەکە ئەوەیە کە لە تاران خەڵکاوتە خەیابان و دیفاع دەکەن لە مەرجی کچێکی کورد کە بەدەست خۆیان حکوومەتی پاسدارەکانی جمهوری ئیسلامی لە تاران کوژراوە ئەوە شتێکی تازەیە ئەو هەم بەستەجێکی خەڵکی ئێران نیشانی دەدات دڵخۆشکەرە بەڵێ هەروەکو پێشتر ئیشارەم پێکرد زیاتر لە 30-40 شاری ئێران ئێستا لەسەر شەقامن هەر ئێستاکە لە تاران لە ئیسفەهان لە عێراق لە هەمەدان لە خوڕەماباد بیرجەند سەبزەوار ساری تەواوی ئەمانە چ لە بەشی خوێندکارەکانی دانشگاکان و چ خەڵکی عادی ناوبازار لەسەر شەقام و هاوپشتی خۆیان لەگەڵ خەڵکی کوردستان دەربڕیوە هاوپشتی خۆیان لەگەڵ بنەماڵەی مەسای ئەمینی دەربڕیوە هاوخەمی و پێیان وایە کە هۆکاری سەرەکی ئەم جەنایەتە کۆماری ئیسلامین
ئایا تەنیا فقط ئەوە بوو کە مەحسا بوو یا پەنگ خواردنەوەی ڕق و یا بە قەولی فارسیڵێ ئاتەشی زیری خاکستەر بوو ئەمە مەحسایان ژینە بوو بە دەلیلێک بۆی کە ئەم قینە پۆنگ خواردوێ بێتە گەڕ نکتەیەکی کە بە نظرم مهمە لە ئەم بزوتنەوانە لە هەموو شارەکان حتمما ڕێبەرانێکی عملی هەیە ئینی کەسانێک هەن کە سازمانی دەدەن ڕێکی دەخەن دەزان لەکوێ پێش بچنە پێشە لەکوێ بێنە دوایە من هیوادارم زۆرتر ئەم دەورەیەک بێت کە بە مێشک کار بکەن بە احساسات واردی قەزیەکە نەبن کە جمهوری ئیسلامی بۆ کوشتنی خەڵکی کورد بۆ ڕۆڵەی کورد بۆ جوانانی کورد لە شەقامەکانی کوردستان چون ساڵهەیە تەبلیغاتێکی زۆر جەهراوی کراوە ئەو خەڵکە و ئەو بزوتنەوەی دەست ڕناگرێت ئەمن ئومێدوارم ئەو هاوبەستێجی خەڵکی ئێران لەگەڵ کوردستان زۆرتر و قایمتر ببێت کە بەگشتی بەیەکەوە ئەو کارە بکەین عەلەیهی جمهوری ئیسلامی بەڵام مەرجی ژینە هەر بۆ خۆی لە خۆیدا ئەوەندە تاڵە بۆ هەر ئینسانێک کە تۆزێک ویژدانی هەبێ تۆزێک احساسی ئینسانی لە بەدەنیدا هەبێت وەختێک دەبیستێت کسێکی جوان بۆ سەفەر چووە بۆ شاری پایتەختی وڵاتەکەی لێ بە دوو پاسدارەوە ئاوازن ئارکانان دەکوژرێت هەموو ئینسانە وە جوڵە دەخات دلیلەکەیەوەیە کە خودی مەرگەکە مەرجێکی زۆر وحشەتناک و زۆر زدی ئینسانیە بەڵام جمهوری ئیسلامیش ئەو چەند ساڵە خۆی وا دزێ و کردو لە پێچاوی خەڵک بەهانەیەکی ئاوا کافیە بۆی کە خەڵک بێن سەر شەقام مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر خامنەیە بڵێن ئەو نکتەی کە دیکەش باسم کردەوەی خامنەی نردوێتی زۆر کەم وا بۆ خامنەیە ینی باڵاترین سەتحی سیستمی جمهوری ئیسلامی ئەوجا لە قەزیەکدا دەخاڵەت کە بڵێ کەسی خۆم دەنێرم بۆ لای خانەوادەکەی کە بۆ دوای قەزیەکە بکەون یعنی شانەیوانەوەن لێو خواندە واقعان زۆر ترساون و احتیمالی قەوی متەوەجهن کرد خەریکە ڕیشەکەیان بنیادەکان و لەرزە کەوتووە ئەو سەفەرە لە بەدەست خەڵکی ئێران و بەدەست خەڵکی کوردستانەوە زۆر سپاس کاک ئەحمەد من پرسیارێکی تایبەتیم نەماوە ئەگەر وتەیەک یا شتێکی نەوتراو ماوە لە خزمەتتان خۆش بیاخوا من وەختێک تەماس جیرایانێ و ئێوارێکە قسەتان کردم شارێکە بۆ ژینا شارێکی زۆر کورتە کە نووسیمە و یەک دوو ڕۆژەوە پێش دانراوە لەسەر سی فەیسبوک خەڵکی زۆریش دیارە خوێندویان تۆ داواکرا کە بیخوێنمەوە ئەگەیجازە بۆ ژینا کوشتیانی زۆر بێڕەحمانە کوشتیانی شارەزاکانی خوێن ڕشتن بێڕەزاکانی ژن کوشتن کوشتیانی زۆر بێڕەحمانە کوشتیانی دێوەزمەکانی دەسەڵات داپلۆسەرەکانی وڵات دەیڵێمەوە دیسانەوەش دەیڵێمەوە گوێی من بە خەبەری ئەو ژن کوشتنە ڕانایە دەیڵێمەوە دیسانەوەش دەیڵێمەوە دڵم سەرڕێژە لە خەمی چیژەکانی وەک مەحسایە جوانەکانی وەک ژینایە زۆر سپاسان دەکەمەوە زۆر سپاس بۆ تۆ کاک ئەحمەد دەست خۆش بێت سپاس بۆی کە قەبوڵی زەحمەتت کرد اختیارت هەیە زۆر سپاس و هەر ئەگاتان لە خۆتان بێت و سەرکەوتوو بن بەژێ زۆر سپاس بۆ تۆش چەند پەیاممان بۆ هاتووە پێشکەشتانیەکەین لە ئەڵێ لە ڕەشت دووهەمین ماشینی سەر بە هێزەکانی ڕژیم ئاورتیە بەردرا لە قەزوێن ناڕازیان مینوبوسێکی ڕژیمیان ئاورتیە بەردا لە ئەمە لە ڕەشت دووهەمین ماشین بوو کە ئاوری تێبەردرا خەڵکی شاری ئابدانان لە سەر بە ئوستانی ئیلام ئەوانیش ناڕەزایەتیان دەست پێ کردووە ئابدانان لە ئیلام ناڕزایەتیان دەست پێ کردووە شیراز لە مەعالی ئاباد هاتوونەتە دەرەوە لە قوم لە زەمبیل ئابادی قوم ناڕازیان شعاری ئێرانی میمیرەت زلت نەمیپەزیرەت هاتوونەتە سەر شەقام و ناڕزایەتیەکان دەست پێ کردووە لە کرمان ویدۆیەک بڵاو بۆتەوە لەوانەیە هاوڕێیانمان لە بەشی تکنیکە و ویدۆیش بڵاو بکەنەوە خەڵک تەزاهوراتەکەن و هاوارەکەن کۆماری ئیسلامیمان ناوێ جمهوری ئیسلامی نێمیخوایم لە مەشهد ماشینێکیان لە بەردەم دادگستری مەشهەدا سووتاندووە ماشینەکە سەر بە هێزە نظامی یا ئینتزامی کۆماری ئیسلامی بوو لە شاری مەشهد
ئاوریان تێبەرداوە لە سەبزەوار هەروەتر هەواڵەکان بەردەوام باس لە گەشە سندنی ناڕەزایەتی و ئاعتراز لە ئێران و لە کوردستانەکەن لە سنە پەیامێکمان بۆ هاتووە بینەرێکی زۆر خۆشەویست نووسەتی بڕێکی زۆر لەو تەسویر و وێدۆیانەی کە دوێکە 28 خەرمانان نردومانە تا ئێستا بڵاو نەبووتەوە هەڵبەت ئەم بەڕێزە لەبانەوە ئەم پەیامەی نردووە خۆی بە ناوی عوقابی بابۆس پێناسە کردووە نووسەتی ئێمە چاوەڕێی بڵاوبوونەوەی هەموو وێنە و ڤیددیۆیەکانی ناڕزایەتیەکانی دوێنەی شاری بانە بوون بانین کە بۆ ئێوەمان نردووە و تا ئێستا بڵاو نەبووتەوە هیوادارم ئەگەر هاوڕێیانمان تا ئێستا بڵاویان نەکردوەتەوە بڵاوی بکەنەوە دووبارە لە کرماشانەوە پەیامان بۆ هاتووە ئەڵە بیمارستانی تاڵەقانی پڕە لە بریندار جێن نییە پرسنەلی بیمارستان داواکەن لە بیمارستانەکانی تری ناو کرماشان یارمەتیان بدەن و بریندارەکان لە خۆ بگرن شار شڵەژاوە شار خرۆشاوە شعار و دروشمی دژی حکوومەتی ئەدرێت لە سنەوە دووبارە پەیامان بۆ هاتووە ئەڵێ خیابانی فردەوسی و شەشمی بەهمەن تا شەریفاوە هەمووی پڕە لە خەڵک کۆکتۆل مۆلۆتۆف بەدەست خەڵکەوەیە خیابانی فردەوسی بۆ مەیانی ئینقلاب تا مەیانی ئەخباڵ پڕە لە لیباس شەخسیەکان و هێزە نظامیەکانی سەر بە کۆماری ئیسلامی جەماوەر خەریکن کۆکتۆل مۆلۆتۆف دروستەکەن و بەناو بۆ ناو مەمورەکانی ئەنێرن بریندارێکی زۆر دراوە لە شاری سنەش هێزە نظامیەکان تەقە لە خەڵکەکان ڕاستەوخۆ پەیامێکی ئێستەی شاری سنەیە پەیامێکمان بۆ هاتووە نووسەتی خیابانەکانی تاران لە ژێر پێی ناڕازیان نایە مەیدانی وەلی عەسر ناڕازیان و خۆپیشاندەران کۆبوونەتەوە و خەریکن تەزاهوراتەکەن تاران شارە گەورەکانی وەکو قۆم ئیسفەهان هەمووی ڕژاونەتە سەر شەقام ئومێد هەیە بۆ ئەوەی کە ئەم جارە دوایین ناڕزایەتیەکانی خەڵک بێ و کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێ بینەرێک ئەمەی بۆ ئێمە نردووە نووسەتی کە ئەگەر درێژە بە خەبات نەدەین خوێنی گیانبەخکردوانمان بەفیڕۆوە چێ زیندانەکانمان پڕ دەبێ و ئێمەش درێژە بەو ژیانە پڕ لە ئازار و مینەتا ئەدەین و دەگەڕێینەوە بۆ ڕۆژانی ڕابردوو ئەمە بینەرێک بۆ نردوین ناوی شوێنەکەی نەوتووە بینەرێک گوتوێتی داوای هاوکاری لە حیزبە کوردیەکانەکەین بەهانای خەڵکەوە بێن خەڵک دەستیان خاڵیە زۆر سپاس بۆ ئەم بینەرە لە شاری بانە کلیپێک ببینین دێنەوە بۆلاتان
بەڵێ بینەرانی خۆشەویست، بڕێک لە هەواڵ و راپۆرتەکان لە خۆپیشاندانەکانمان بۆ خوێندنەوە. سەرتیترەکەیمان خوێندەوە. گزارشی تەکمیلیەکەی هاوڕێی هاوکارم کانی هەر ئێستا بە زبانی فارسی بۆتان دەخوێنێتەوە. فەرموو. ادامه اعتراضها در شهرهای مختلف ایران. اعتراضهای گسترده در ایران در پی قتل مهسا امینی در روز سه‌شنبه 29 شهریور ماه ادامه دارد و اعتراضهایی در بازار تهران و نیز در شهر عراق شکل گرفته است. دانشجویان در تبریز هم تجمع اعتراضی برگزار کردند. بر اساس تصاویر رسیده، معترضان در عراق شعار می‌دهند: میکشم میکشم هر آنکه خواهرم کشت. همچنین ظهر روز سه‌شنبه اعتراضهایی نیز در بازار تهران انجام شد. معترضان با سر دادن شعارهای اعتراضی به حاکمیت رژیم زنستیز اسلامی اعتراض کردند. تصاویر رسیده نشان می‌دهند تجمعاتی در روز سه‌شنبه 29 شهریور ماه در دانشگاه‌های تهران، علم و صنعت و بهشتی تهران شکل گرفته. در این تصاویر از اعتراضهای دانشگاه علم و صنعت شعارهای مرگ بر ماشین گشت کشتار دانشجویان معترض به گوش می‌رسد. در دانشگاه تهران هم دانشجویان معترض شعار آهای آهای نشسته ها مهسای بعدی از شماست سر دادند. همچنین تصاویری از دومین روز تجمع اعتراضی دانشجویان دانشگاه بهشتی تهران در شبکه‌های اجتماعی منتشر شده است. این تصاویر به آتش کشیدن روسری به دست دانشجویان دانشگاه بهشتی تهران را نمایش می‌دهند. علاوه بر تهران، دانشجویان دانشگاه‌های دیگر شهرهای ایران نیز به تجمعات اعتراضی پیوستند. بر اساس تصاویر منتشر شده، دانشجویان دانشگاه صنعتی اصفهان هم با شعارهای نه روسری، نه توسری، آزادی و برابری، استقلال آزادی، حجاب اختیاری و مرگ بر دیکتاتور روز سه‌شنبه دست به تجمع اعتراضی زدند. تعدادی از کاربران در شبکه‌های اجتماعی تصاویری را منتشر کردند که نشان می‌دهند دانشجویان دانشگاه‌های تبریز و علوم پزشکی این شهر روز سه‌شنبه تجمعی اعتراضی در این دانشگاه شکل دادند. معترضان در دانشگاه تبریز شعارهای فرق و فساد و بیداد، ننگ بر این استبداد و از کردستان تا تبریز صبر ما شده لبریز سر دادند. فیلم‌های منتشر شده از دانشگاه خوارزمی کرج نیز دانشجویانی را نشان می‌دهد که روز سه‌شنبه در اعتراض به قتل مهسا امینی پلاکارد در دست گرفته و شعارهای اعتراضی همچون توپ، تانک، فشفشه، آخوند باید گم بشه، این همه سال جنایت، مرگ بر این ولایت و مرگ بر خامنه‌ای سر می‌دهند. تعدادی از دانشجویان این دانشگاه عکس علی خامنه‌ای را زیر پا لگد کردند. همچنین بر اساس خبرهای رسیده تجمع دانشجویان دانشگاه یزد نیز در همراهی با اعتراضهای عمومی شکل گرفته. آنان با شعار دانشجو می‌میرد، ذلت نمیپذیرد و بیکاری بیماری، حجاب زن اجباری با اعتراضها به قتل مهسا امینی همراه شدند. اعتراضات تهران اما از صبح دوشنبه با اعتراضات دانشجویی آغاز شد و بعد از ظهر تجمع و تظاهرات معترضان به خیابان‌ها کشیده شد. بسیاری از شهروندان از جمله زنان بدون حجاب با تظاهرات همراه شدند و علیه جمهوری اسلامی و شخص علی خامنه‌ای شعار دادند. هزاران معترض در خیابان‌ها حجاب را در مرکز شهر تهران برداشتند و تجمع کردند و سپس تجمعات به دیگر نقاط شهر به ویژه بلوار کشاورز، میدان ولیعصر و فلک صادقیه نیز کشیده شد. علاوه بر تهران و کردستان در دیگر استانها و شهرهای بزرگ کشور همچون تبریز، بیرجند، بندرعباس، گوهردشت، سنندج، قم، زنجان، عراق، همدان، قزوین، مشهد، اصفهان، خرم‌آباد و رشت نیز اعتراضهای خیابانی شکل گرفت. اظهار نظر پلیس و سایر مقام‌های جمهوری اسلامی مبنی بر ناگهانی خواندن مرگ مهسا و به کما رفتن او بر اثر آرزه قلبی سر کلاس آموزشی
و انتشار تصاویر تقطیع شده دوربین‌های مداربسته پلیس بر آتش خشم شهروندان دامن زده است. خیابان خروش آور هست و زندون، خیابان خروش آور هست و زندون، صدان دستولش پیکر و رمزی استندجی کویلتی، خیابان سنگر خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش، شدی خیت فنگو سری پل اندیش، بزارو چکونش بدایلم بزارو چکونش بدایلم. صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت سنگرو خاکی جنگ آوردا گهاتن و ماشین و پوتین دهاتن بگیش سنگرو خاکی جنگ آوردا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت زنی درد و جان چنده ها شان و پیل بود که کترم که ایشان لپاسکا و اداره شرارت چنده ها لشک گوزن لخینا والله و دوباره دشی کویلتی و مینتاوا خیابان به بیتا پراپار شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش.
خیابان خروش آور هست تا و زندون خیابان خروش آور هست تا و زندون صدان دستولش پیکر و رمزی از سندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش شدی خیت فنگو سری پل اندیش بزار و چکونش بدایلم بزار و چکونش بدایلم صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت سنگرو خاکی جنگ آوردا گهاتن و ماشین و پوتین دهاتن بگیش سنگرو خاکی جنگ آوردا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت درد و جان چنده هاشان و پیل بود که کترم که ایشان لپاسکا و اداره شرارات چنده هادش که گوزم لخینا الله و دوباره دشی کویلتی و مینتاوا خیابان به بیتا پراپار شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ. لەم بەشە لە بەرنامەکەماندا هاوڕێ ستار فەتحی لەگەڵمانە کادری حیزبی کۆمۆنیستی ئێران قسە و بەحسێک لەسەر ئەم ناڕەزایەتیانە و کۆبوونەوانە بکەین. هاوڕێ ستارگیان سڵاو و ڕێز زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ڕاستەوخۆ. منی سڵاو و ڕێزمەیە بۆ خۆتان و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر بەخێر بێ. هاوڕێ ستارگیان خۆت ئاگاداری لە ئێران و هەموو خەڵک لەسەر شەقامەکانن، هەموو شارەکان بە تایبەت شارە گۆرەکان و هەموو کوردستان هاتنە سەر شەقام و درۆژ بدش بە کۆماری ئێسلامیە دەن. ئێوە چۆن ئەم ناڕزایەتیانە هەڵەسەنگێنن؟ پێش بە ئەوەی قسەکانم دەست پێ بکەم، سڵاو و ڕێز هەر لە کانەدا تا تەواوی شار و دێهاتەکانی کوردستان سڵاو و درود دەنێرم بۆ خەڵکی شۆڕژگێری کوردستان، ئەو خەڵکەی کە جمهوری ئیسلامیان سەر شۆڕ کردەوە لە مەقابڵی ئەم ڕژیمە درڕندە و جەنایەتکارە و وێسان و
واقعا کارێکیان کرد بازم خەڵکی شۆڕژگەری کوردستان ئەم جارە چە هاتنەوە مێدان وەک ساڵانی ڕابردوو وەک احتیساب عمومیەکانی ساڵانی ڕابردوو ئەم جارە بازم خەڵک توانیویان واقعا قارەمانانە لە مقابڵی ئەم ڕژیمە دڕندە و جەنایەتکارە و بێسن سڵاو و درو دەنێرم بۆ تەکتەکی ئەو خەڵکانێکی لەم احترازاتە بەشداریان کردوە نەخشی ئەساسیان بوو درودیان بۆ ئەنێرم و سڵاو لە تەکتەکی ئەو کەسانێکی بەشداری کرد و هەروەها سڵاو و درو دەنێرم بۆ خانەوادە گیان بەکردو ژینا ئەمینی و هەروەها بۆ ئەو کەسانێکی لەم احترازێ ئەم یەک دوو ڕۆژە ئەم دوو سێ ڕۆژەکی گیانیان بەکرگە درو دەنێرم و یادیان بەخێر. بەڵێ هاوڕێستار دوێنێ لە کانادا تەزاورات بوو بەرعەلێ ڕژیم و مەحکومکردنی قەتڵی مەهسا. ئێوە لەو تەزاوراتە بەشدار بوون، لەو تەزاوراتە بۆمان باس بکەن. ئێمە هەر ئەو خەوەرمانە ژنۆت بەداخەوە ژینا فوتی کردگە فۆرەن تەشکیلاتی ئێمە تەشکیلاتی کۆمەڵە حزبی کۆمۆنیست ئێران لە کانادا فەراخانێکماندا بۆ تەزاورات بۆ ڕۆژی یەکشەمبە و داوامان کرد لە جەرانهای چەپ و کۆمۆنیست سازمان و گرووەکان کە لێرە فعالن و هەروەها شخصیەتایەکی منفرد کە هەمیشەوانی لە سەحنێ احترازات و تەزاوراتایەکی بەرعەلێ ڕژیمی جەنایەتکاری جمهوری ئیسلامی ئەکرێ داوامان لێکردن ئێمە وەک تەشکیلاتی کۆمەڵە حزبی کۆمۆنیست ئێران فەراخانێکمان داوە بۆ محکومکردنی ئەو جەنایەتە و هەمزەمان ئیعلامی پشتیوانی لەو احتسابی عمومیە کە سازمانەکان و عەزاب یەکی لەوانەی تشکیلاتی کۆمەڵە فەراخانی داوە ئێمە بەرنامە تەزاوراتی کڕوامانەیە لە ئێمە بۆ تەماسمان کرد لەگەڵ چریکای فەدای خەڵک و حزبی کۆمۆنیستی کارگەری حکوومەتیست و حزبی کۆمۆنیستی کاریگەری کوردستانی عێراق و هەروەها لەم ئاخری چۆ لەگەڵ حزبی کۆمۆنیستی کاریگەری ئەمانە هاتن و بەشداریان کرد خەڵکێکی زۆر بەشداری کرد بەرحەڵ پێشەوە چێمە وتمان هەر جەرانی و هەر حزبی ئەتانی بێ بەشداری بە شعاری خۆی و پلاکارتی خۆی و بڵانکۆ و میکرۆفۆن ئازادە هەر کەسی بە هەر دیدی خۆی و لەو تەزاورات و احترازە کە بەشداریەکە ئازادە ئێمە بۆ خۆمان لەو تەزاوراتێکی بەرحاڵ هەرچی واقعاً هەوا زۆر ناخۆش بوو تقریباً شابێژم نیو سعات 40 دقیقە پێشەوە تەزاوراتەکە دەست پێ بکات تۆفان و بارانوشتەیەکی دەستی پێ کرد و ئەگەر فیلمەکانی لەسەر فەیسبوکەکەی من هەیە بیبینین مشخەسە و عەزو هەواشتە وەلێ سەر ڕێوە خەڵکێکی زۆر باش لە شارەکانی دۆڕوەر و لە شاری تۆرۆنتۆ هاتوون لەو تەزاوراتە بەشداریان کرد ئەو جەرانانێکی بەشداریان کرد ئێمە وەک تەشکیلاتی کۆمەڵە حزبی کۆمۆنیستی ئێران و حزبی کۆمۆنیستی کرێکاری حکوومەتیست و چریکای فەدایی خەڵک و حزبی کۆمۆنیستی کاریگەری چەپی عێراق و حزبی کۆمۆنیستی کاریگەری کوردستانی عێراق ئەمانە بەشداریان کرد و فیلمەکانیشی هەیە و دانراوە لەو تەزاوراتانە کە ئێمە ئەلبەتە نەتەنیا بۆ ئەم مەسەلێ ژینا ئەکسەرەن ئەم جەرانانە هەمیشە لە سەحنا بووین لە هەر شوێنێکی ئێران و کوردستان جەنایەتی کراوە لێرە حاضر بووین و تەزاورات و احترازمان کردگە بەرعەلێ ئەم ڕژیمە دڕندە و جەنایەتکارە تەزاورات و خۆپیژاندانەکە ئێمە ڕۆژی یەکشەمە هەر لەو ئەم جارە بەبوونێ مەستا ئەمینی ئەو جەنایەتانە و ئیعلامی پشتیوانی لە احتسابی عمومی شارەکانی کوردستان بوو. بەڵێ هاوڕێستار دەستان خۆش پێ ماندوونە بن بینەرانی خۆشەویست هەروە کە ئاگادارن دوێنێ شاری پاوە هاتنە سەناو شەقامەکان و بە تایبەت ژنان ڕووسەریەکانیان لەسەر لا بردوو لە پشتیوانی لە مەحکومکردنی قەتڵی مەهسا لە پشتیوانی لە شارەکانی کوردستان و هەروەها ئێران
بە شێوەیەکی بەربڵاو هاتنە سەناو شەقامەکان. شاری پاوە لە ئوستانی کرماشان خەڵکی هۆرامی لەویە دانیشتون. وە کاکستاریج هۆرامیە. من گەرەکمە لە کاکستار داوا بکەم بە زوانی هۆرامی بانگەوازێک بۆ خەڵکی پاوەوە بە عام خەڵکی هۆرامان بە. کاکستارگیان هەر پاسەکە مزانی هیزی شار و پاوێ ئامە بێنێنە دلێ خیابانەکە و ژەنەکەی بە تایبەت ڕووسەریەکە شالا بەرد و شعارێ دێنێ کە زێدێ مخالف و حیجابی ئیجباری و حیجابی ئیسلامیەنێ. تۆ بانگەوازە بۆ خەڵکو و پاوێ پێ درێژەدەی پی ئێترازاوە هەروە خەڵکو و هۆرامانی چشا ئەگەرکردی و بە زوانی هۆرامی ئی بانگەوازەیەدەی سپاسڵ کەرو. زۆر سپاس. منی سلااو و ڕێزم هەم پێ تەمام بۆ خەڵک و هۆرامانی ژاوەرە و گاوەرە و تا هۆرامانی تەخت و تا پاوە کە واقعەن یا کەسێکێ چی احترازاتەنە بەشداری شاکەر فعالی بێنێ جەمەقابل و ڕژیمی و تادڵانی مەسەلح و جمهوری ئیسلامی ئامێ احتراز شاکرد و ئیعلام و پشتیوانی شاکەر چا فەراخانانە تەنیا واتم شار و پاوێ نیەن فرە دێهاتێ جەمەنتەقە و هۆرانێکی زوانی ئەلاییما هۆرامین جەژاوەرە و گاوەرەوە گێرە تا منتەقە و پاوێ خەڵکی فرەکی احترازاتانە بەشداری شاکردن و بەشداری مەکەرا. من چیگەوە چی تەلەڤیزیۆن و کۆمەڵەوە سپاس و تەشەکر و قەتقەت و ئاخ ئینسانانە مەکەرو کێ شۆڕژگێرانە ئامێ مێران و بەرعەلەی ئی ڕژیمەیە ڕووسەری شاسوچنا و احتراز شاکرد و داوای مەکەر و جە خەڵک و شۆڕژگێر و هۆرامانی تەنیا ئینە ئاخرین جارشان نەبوو تا سەرنگونی ئی ڕژیمە جەنایەتکارەیە مێرانی مۆبارزە حاڵی نەکەرا مێرانی مۆبارزە نەبا دووش بە دووش و باقی خەڵکەکە و ملەتەکە و تەریج بیا مێران و تا سەرنگونی ڕژیمیە تا ئازادی ئینسانەکان و ئازادی تەمام و کوردستانی من داوا مەکەر و جە خەڵک و هۆرامانی هەمیشە پشتیوانی با و پسۆ هەمیشە و جەمەقابڵ و ئی خورافات و جەنایەت و جەنایەتکارانە مدرا مطمئنی بێ ئێمە شما سەربەرزێنمێ تا جەنایەتکارە تا ئام مزدوراکێ ئام مەزان و کەلیمەی جاشی کەلیمەی جوانە نەبوو وەلی جاش و مەزدورانەکێ شان بەشانە و پاسدارا و بەسیجەکە و عەوامڵ و جمهوری ئیسلامی پێ سەرکوب و ئی خەڵکیە ئامی مێران و دەرشا بێ وەختە شمە سەربەرزێنێ چوم دیفاع تا جە ئینسانیەتی وەکردە و دیفاع جە ئینسانیەتی وەمەکردە هەر بژی هەر سەرکەوت و سڵامەتی بێدێ ئومیدوارە جارێتەر دەستوەشی تا چەنێمەکەر و سپاس پێ شمێژ تەلەڤیزیۆن و کۆمەڵای دەستەوەش بۆ کاکستارگیان سپاسە کەرو. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەمە وتوێژێکی زۆر کورت بوو لەسەر ناڕزایەتیەکان لە کوردستان و هەروە ئێران لەگەڵ هاوڕێ ستاری فەتحی لە کانادا. ئێستا کلیپێک ببینین دوای کلیپەکە هاوڕێ هاوکارم کاروان بالکدەری راپۆرتەیەکی کوردیتان پێشکەشەکە تینۆ بۆلاتان. بلوار نوبهار 29 شهریور.
ڕۆژی سێشەممە 29 مانگی خەرمانان خۆپیشاندانی جەماوەری لە ئێران لە دوای کوژرانی مەحسای ئەمینی بەردەوامە و لە بازاڕی تاران و هەروەها لە عێراق خۆپیشاندان ئەنجام درا. هەروەها خوێندکاران لە شاری تەبرێز کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە. بە پێڕاپۆرتەکان خۆپیشاندەران لە عێراق بە دروشمی ئەیکوژم ئەو کەسەی خوشکمی کوشت ناڕەزایەتیان لە ئاست کوشتنی مەحسا ئەمینی نیشاندا. هەروەها نیوەڕۆی ڕۆژی سێشەممە لە بازاڕی تاران خۆپیشاندەران بە وتنەوەی دروشم توندوتیژی سیستەماتیکی ڕژیم و چاواشەکاریەکانی بەرپرسانی کۆماری ئیسلامیان بە توندی مەحکوم کردووە. لەلایەکی دیکەوە خوێندکاران لە زانکۆی بەهەشتی و زانکۆی تاران بە مانگرتن و کۆبوونەوە وتنەوەی دروشم کوشتنی مەحسا ئەمینیان بە توندی مەحکوم کردووە. بە پێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە، خوێندکارێکی زانکۆی بەهەشتی بە ئاگردانی سەرپۆشەکەی ناڕەزایەتی خۆی لە ئاست حیجابی زۆرە ملێ نیشان داوە. جگە لە تاران خوێندکارانی زانکۆکانی شارەکانی دیکەی ئێرانیش دژ بە کوشتنی مەحسا ئەمینی کۆبوونەوەی ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی زانکۆی ئیسفەهان ڕۆژی سێشەممە بە وتنەوەی دروشمی ئازادی و یەکسانی و سربەخۆیی و ئازادی و نابۆ حیجابی ئیجباری و هەروەها مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر خۆپیشاندانیان ئەنجام داوە. بە پێی و گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە، خوێندکارەکانی زانکۆی تەبرێز و زانکۆی پزیشکی بە وتنەوەی دروشمی لە کوردستان تا تەبرێز سەبرمان بووە لێوڕێژ خۆپیشاندانێکی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی زانکۆی یەست هاوکات لەگەڵ خۆپیشاندانی جەماوەری خەڵکی ئێران کە بەڕێوە چووە بە وتنەوەی دروشمی خوێندکار ئەمرێت بەڵام زیلەت قبوڵ ناکە، تووڕەیی و بێزاری خۆیان لە ئاستی سەرکوتی سیستەماتیکی ڕژیم نیشان داوە. شایانی باستا کە ناڕەزایەتیەکانی تاران کە لە بەیانی ڕۆژی دووشەممەوە بۆ کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆ دەستی پێکردووە، دوانیوەڕۆکەی لە شەقامەکانی پایتەخت درێژە درراوە و خەڵکی بەشدار بوو بە تایبەت ژنان پەچەی کۆیلایەتیان لەسەر لا بردووە و دش بە ڕێبەری کۆماری ئیسلامی و ڕژیمی سەرکوتگەر دروشمیان وتوەتەوە. بە پێی و گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو کراونەتەوە، هەزاران خۆپیشاندەر لە شەقامی حیجاب کۆبوونەتەوە و پاشان ڕێپێوانێکی ناڕەزایەتیان لە بلواری کەشاوەرز و مەیدانی وەلیعەسرەوە بەرەو فەلەکەی سادەقیە ئەنجام داوە. جگە لە شارەکانی تاران و ئۆستانی کوردستان، شارەکانی دیکەی ئێرانیش لەوانە تەورێز، زەنجان، عێراق، هەمەدان، قەزوێن، مەشهەد، ئیسفەهان، خوڕەماوە، ڕەشت و بە مەبەستی مەحکومکردنی کوشتنی مەحسا ئەمینی پشتیوانی لە ناڕەزایەتی خەڵکی کوردستان ڕژاونەتە سەر شەقامەکان و دژ بە بەرپرسانی باڵای ڕژیم دروشمیان وتوەتەوە. جێگەی ئاماژەیە کەوتەکانی پۆلیس و بەرپرسانی دیکەی ڕژیم سەبارەت بە مردنی مەحسا بەهۆی جەڵدەی دڵ و بڵاوکردنەوەی ڤیدیۆی ساختە هی دووربینەکانی پۆلیس ئەوەی دیکە تووڕەیی و نەفرەتی خەڵکی لە کۆماری ئیسلامی بەرینتر کردووە. دمشون گرم، با غیرتن این دوتا جوان، خدا وکیلی دمشون گرم. نگاه کن چه بنری زدن، به 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 به، دمشون گرم خدا وکیلی. آفرین، اتوبان نبا پاسکان نعمت آباد، حمایت کنید، حمایت کنید. دمشون گرم، با غیرتن این دوتا جوان، خدا وکیلی دمشون گرم. نگاه کن چه بنری زدن، به 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 به، دمشون گرم خدا وکیلی. آفرین، اتوبان نبا پاسکان نعمت آباد، حمایت کنید، حمایت کنید. دمشون گرم، با غیرتن این دوتا جوان، خدا وکیلی دمشون گرم. خیابان خروش آور هستا و زندون، خیابان خروش آور هستا و زندون، صدان دستولش پیکر و رمزی از سندجی کویلتی. خیابان سنگر، خیابان سنگر، شدی خیت فنگو سری پل اندیش، شدی خیت فنگو سری پل اندیش. بزار چکونش بدیدم
بزار و چکونش بدایلا صدن پشت ماوا صدن پشت ماوا سنگرو خاکی جنگ آوردا گهاتن و ماشین و پوتین دهاتن بگیش سنگرو خاکی جنگ آوردا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت درد و جان چنده هاشان و پیل بود که کترم که ایشان لپاسکا و اداره شرارات چنده حالش که گوزن لخینا الله و دوباره دشی کلتی و مینتاوا خیابان به بیتا پراپار شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض کرمانشاه بلوار نوبهار 29 شهریور. بشی کردستان قزوین 4 از 29 نیروی بانک آینده اینم ماشین نیروی انتظامی قزوین 4 از دور کردن ماشین همون رو ابی 29 بیا
مرگ دیکتاتور مرگ دیکتاتور مرگ دیکتاتور آزادی حق ماست بلش کن بندر عباس Oi, que é hora na polícia. Polícia brava. Brava, salve, brava. Brava, salve, brava. Chefes,